بینەرانی ئازیزی ڕۆژێکی نوێ بەیانیتان باش بێ سڵاوتان لەبێ ئەمڕۆ پرۆگرامی ڕۆژێکی نوێ تایبەتە بێت بە 37 ساڵ تێپەڕبوون بەسەر جینۆسایدی ئەنفالە دیارە لە چەند قۆناغێکی جیاواز هاڕەوەن با بڵێم شاڵاوی ئەنفال لە بەشێک لە ناوچەکانی هەرێمی کوردستان ناوچە جیاجیاکانە دەستی پێکرد و ئەمڕۆ 37 ساڵ بەسەر ئەو جینۆسایدایە تێپەڕێ دیارە پرۆگرامی ئەمڕۆمان تاو تایبەتە بێت و بە یارمەتی هاوکاران و هاوکارم ڕەوەند پرۆگرامەکەتان پێشکەشەکەین ڕەوەند بەیانیت باش بێ و سڵاو لێ بەیانی باش دەرەوە سڵاو لە تۆش بێ سڵاو لە بینەرانمان بینەرانی ئازیز و خۆشەویستی کورسات و پرۆگرامی ڕۆژێکی نوێ و هاوکارم دەروون باسی لێوە کرد ئەمڕۆ پرۆگرام تایبەتەکەین بە یادی 37 ساڵ یادی کارەساتی کیمیاباران و جینۆسایدی ئەنفال کە باز لەو کارەساتە ساڕژنەبووی گەلی کورد دەکەین کە بەسەر گەلی کووردە هاتووە 37 ساڵ لەمەوبەر کە بەچەند قۆناغێک لەلایەن ڕژێمی باسی ڕووخاوەوە دەرحەق بە گەلی کورد ئەنجام درا لە چەند ناوچەیەکی جیاواز و بە چەند قۆناغێکی جیاواز شاڵاوی ئەنفال ئەنجام درا ئەمڕۆ پرۆگرام بە تەواوی تایبەتەکەین بە ئەنفال و تەوەری تایبەتمانە بێت بابەتی تایبەتمانە بێت و هەروەها بە شێوەیەکی ڕاستەوخۆ پەیامێران منۆرەگرین لە شوێنە جیاوازەکان کە یادی 37 ساڵ یادی کارەسات و جینۆسایدی ئەنفالی تیادا دەکرێتەوە. بەڵێ بگومان ڕەوەند و کۆزانین کە لە کارەسات و جینۆسایدی ئەنفالە زیاتر لە 182,000 کەس شەهید بوون و نزیکەی 4500 گوندی جوانی هەرێمی کوردستان خاپۆر کران و بەدەیان شوێنی جیاوازی ئەم هەرێمە هەمووی خاپۆر کرا و برینێکی ساڕێژ نەبووشە بۆ گەلی کورد کە هەموو ساڵێک لە ڕۆژی 14 ئەم برینە جارێکی تر دووبارە هەڵەیاتەوە و ئێمەش وەکو دەستگای میدیای کورسات و پرۆگرامی ڕۆژێکی نوێ ئەمڕۆ پرۆگرامەکە تایبەتەکەین بە میادە وەکو هاوکارم ڕەوەندی ژاماژێ پێکرد چەندین سیمینار و چەندین بابەتی جیاواز لەسەر کارەساتی ئەنفال هەیە ئەوەی کە ئەمەوێ جەختی لێ بکەمەوە ڕەوەند بابەتێکی گرنگ کە ئەویش کە سوکاری ئەنفالن کە خۆزگە ئەکرا بەشێک لەو هەزاران چیرۆکە تراژیدی کە بەسەر ئەوان هاتووە زۆرمان هەیە کاڵن تاقانەی ئەنفالن کەسانێکی زۆر هەن کە دایکەکە لە نێو خێزانەکە بەتەنها ماوەتەوە و تاوەکو ئێستش بە بەردەوامی ئێمە بینین کە لە بیابانەکانی خواروی عێراقەوە بەشێکی زۆر لەو با بڵێم گۆڕە بە کۆمەڵانە جارێکی تر ئەهێنێنەوە هەرێمی کوردستان و جارێکی تر دووبارە بە خاگەسپێنێنەوە جارێکی تر برینی خەڵکی کورد تاکی کورد وە کە سوکاری ئەنفالی جارێکی تر دووبارە هەڵەیاتەوە دیارە ئەمڕۆ پرۆگرامەکە تایبەت و کاماژەمان پێکردووە و چەندین سیمینار و چەندین کۆڕ و بابەتی جیاواز لە شار و شارچکەکانی هەرێمی کوردستانە بە ئەنجامەگەێنرێ هەوڵ ئەین کە بەشێک لەم چالاکیانەی ئەمڕۆتان بۆ بگوازینەوە و لە ئێستا سیمیناری دیسکۆرسی ئەنفال دەرچێک بۆ ڕوانین لە ڕابردوو ڕێگەخرێت بۆ زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر هیوا عەزیز کە بەڕێزیان مامۆستای زانکۆن و ئەمڕۆ میوانی پرۆگرامی ڕۆژێکی نوێ و گفتوگۆکەین لەسەر سیمینارەکە مرۆڤایەتیەکانەوە بۆ یادی 37 ساڵ یادی جینۆسایدی ئەنفال ڕێکخراوە کە چەند پێشکەشکارێکی بێت چەند بابەتێک لە سیمینارەکە باز دەکرێت لە بابەتەکان سۆسیال ناسیۆنالیزمی باسەکە لایەن پرۆفیسۆر دکتۆر هیوا عەزیز مامۆستای زانکۆی سلێمانی و پێشکەشەکرێت و کە بەڕێزیان لەمان میوانن دکتۆرگیان بەخێراتی بەیانیت باش دکتۆر با لە سەرەتا لەوە دەست پێ بکەین ئەنفال لە چ خانەیەکی ئایدۆلۆژیای جێگەی بێتەوە سەرەتا درود و سڵاو بۆ گیانی پاکی تەواوی قوربانیانی ئەنفال و سەرجەم شەهیدانی کوردستان ڕاستێکی با بڵێن کارەساتی ئەنفال و جینۆساید کە بەداخەوە تا ئێستا لەسەر ئاستی نێودەوڵەتی وەکو با بڵێن جینۆساید ئاعترافی پێ نەکراوە تا ئێستاش کاتێک کە لە با بڵێن پەیج و سایتەکان لە ئینتەرنێت لە سەرچاوە نێودەوڵەتەکان ئاگەڕی نابینی بەداخەوە کە ئەنفال وەکو جینۆساید لەسەر ئاسی نێودەوڵەتی دانی پێدرابێ یەکێکە لەو کارەساتە گەورە و وەکۆڵێ قوربانی گەورانی کە کورد لە مێژووی خۆیان داوێتی و یەکێکە لەو کارەساتە گەورانی کە لە ڕیزبەندی هۆڵۆکۆست و ئەو با بڵێن تاوانە مرۆڤایەتیانی کە لە دنیا کراون بە شێوەیەکی گشتی یەکێکە لە گەورەترین ئەو تاوانانەی کە کرێت لە ڕیزبەندی لانی کەم دووەم یا سێمی
کارەساتە جەرگ بڕە مرۆڤایەتەکان و جینۆسایدە گەورەکانی دنیا بێت. بۆیە لە ڕاستیە ئەنفال با بڵێن قۆناغێکی گرنگی ناو مێژووی ئێمەیە و یەکێکە لەو ڕوودا و گەورانی کە پێویستەکە نەک کورد و نەک با بڵێن نەتەوەکانی ناوچەکە بەڵکو هەموو دنیا هەڵوێسەی لەسەر بکەن و بۆستن لەبەرەوەی با بڵێن تاوانێک بوو بە مەبەست و بە ئامانجی توانەوەی نەتەوەیە. کاتێک ئێمە باس لە توانەوەی نەتەوەیەکەکەین تەنها باس لە کۆمەڵکوژی مرۆڤ ناکەین، باس لە ناوبردننی کۆی ئەو مێژووە کولتوری و ڕۆشنبیریاکەین کە لەم ناوچەیە بە درێژایی مێژوو وجودی هەبووە هەر لە پێشزاینەوە تاوەکو ئەمڕۆ. باس لەواکەین کە هەموو ئەو هەوڵەی کە لە ناوچەکانی کوردستانە لە داهێنان و گەشەپێدانی مەسەرەن لە حەزارەتە کۆنەکان شارستانی کۆنەکان و ژیارە کۆنەکانە وجودیان هەبووە هەر لە داهێنانی با بڵێن کشتتوکاڵ و ئاودێری و دواتریش بۆ زۆر لایەنی تر کە لەم ناوچەیە کورد بەشدارێکی کارای لە ژیاری کۆنەکان و دواتریش لە سەدەکانی ناوەڕاستە تۆ خاوەنی نەتەوەیەکیت کە ڕەمزەکەی یەکێک لە سمبولەکانی سەلاح الدین ئەیوبیە و یەکێک بووە لە بنیادنەران و پارێزەرانی ئەم ناوچەیە و لە دواتریشا ئێمە بەدەیان و بەسەدان کەسانی زانا و بیرمەندمان هەبووە لە ناو کۆی ژیاری ئیسلامیە کە ڕۆڵی گرنگیان هەبووە لە ناو باڵێن ئەو ژیارە و پەرپێدانیا. بۆیە لە کۆی گشتی کاتێک کە تۆ باڵێن باز لە ئەنفالێکی تەنها باز لە کۆمەڵکوژی بۆ نمونە 180,000 کەس ناکەی، باز لەواکەی کە تۆ خەریکی کەلێنێک دروستەکەی لە ناو کۆی مێژووی مرۆڤایەتی و لە ناو کۆی مێژووی پەرەسەندنی ژیاری لەم ناوچەیە. بۆیە لە ڕاستیە پێویستەکە ئێمەش وەکو کورد خۆمان جارێکی تر سەر لەنوێ لە ناو مێژوو نووسی خۆمانە بتوانین ئەنفال وەبەر بهێنینەوە. چۆن لە کایی ئابووری وەبەرهێنان هەیە لە ڕاستیە لە ناو مێژوو نووسی و لە ناو مێژووشە وەبەرهێنان هەیە. ئێمە ئێستاشی لەگەڵا بێ وردەکاری ڕووداوەکانی ئەنفالمان تۆمار نەکردووە، ئێستاشی لەگەڵا بێ ئێمە ڕۆژانە خەڵک لە دەسەدەین لەوانی کە بەشداربووی ئەنفال یا خەڵزگاری بەداخەوە کە تا ئێستاشی لەگەڵا بێ ئێمە نەمانتوانیوە سوود لە کۆی ئەو با بڵێن یادەوەریانە وەرگرین و تۆماریان بکەین و سەر لە نوێ بە شێوازێکی نوێ و لە چوارچێوەی میتۆدی نوێی مێژوونووسیا تۆماریان دەستخۆش دکتۆر ئەوەی کە ئێمە ئاماژەی پێکەین و باسێکین ئێستا زیاتر لە 2 دێ و نیوە 3 دێ و نیو 3 دێ و نیو بەرەو چوارەمین دێ ئەڕۆین بۆ ئەم با بڵێم جینۆساید و بۆ ئەم کارەساتی کە بەسەرگەلی کووردا هاتووە. وەکو ئێستا جەنابیشت ئاماژە پێکرد ئێمە هەنگاوەکان یاخود بڵێم هەن بەڵام هێواشن بەڵام کەمن. ئەکرێت ئێمە لە دوای 50 ساڵی تر و لە دوای 6 ساڵی تر هەر بە هەمان شێوە ئێمە هەر باسی کارەساتی با بڵێن ئەنفال بکەین و باسی ئەو جینۆسایدە بکەینەوە یاخود ئەبێ هەنگاوێک بۆ ئەم بابەتە بڕۆینە پێشەوە لانی کەم بتوانرێت، چونکە بەڕاستی لە ئێستاە کەسوکاری جەماوی ئەنفال بەشێکی زۆریان بەداخەوە ڕۆژانە ئەبیستین کە گیان لە دەستێن بەوەی چوونە تەمەنەوە یاخود هەندێکیان بەوەی هەڵکشانی تەمەنەوە دەوچێت شتیان بیر بچێتەوە بەشێک لەم مێژوان بیر بچێتەوە. ئەکری لە زاری ئەم کەسانەوە یاخود بڵێم لە زاری کەسوکاری ئەنفالەوە جارێکی تر ئەم مێژووە بەڕاست و دروستی بگێڕێتەوە، بەڵام بۆچی تاوەکو ئێستا بەشێک لەم هەزاران چیرۆکانە هیچی ئێمە نایبینین، نە لە شاشەی سینەماکان، نە لە تەلەڤیزیۆنەکان، نە لە نێو کتێبێکە. ڕاستەکەی ئێمە گرفتێکی گەورەمان لەبارەی لە کوی گشتی زانستە مرۆیەکان هەیە لە تێگەیشتن لە زانستە مرۆیەکان و لە مامەڵەکردن لەگەڵ زانستە مرۆیەکان لە هەمان کاتشا بە تایبەت لەگەڵ مێژوو هەیە. بەڕاستی زۆرن ئەوانەی کە پێیان وایە با بڵێن ئەمڕۆ زانستە مرۆڤایەتەکان لە کایی کۆمەڵگەیە پێگەیەکی گرنگیان نییە، تەنها سەیری ئەوە کرێکایە دەرچوانی بۆ نمونە بەشەکانی زانستە مرۆڤایەتەکان و بە تایبەتیش مێژوو لەکوێ بن بە مامۆستا یاخود دوجار پیشەکان چییە؟ ئەمە پرسیارێکی وەکۆڵە واقعیە و هەر کەسێک بیکە حەقی خۆیەتی. بەڵام ئایا ئێمە لە ناو مێژووی خۆمانە ئێمە چیمان کردووە؟ لە ڕاستیان نەک ئەنفال و نەک کیمیابارانکردنی با بڵێن کوردستان، بەڵکو کۆی گشتی مێژووی ئێمە تا ئێستاشی لەگەڵا بێ نەکەوتۆتەوە سەر ئەو ڕێچکە مێژوو نووسی کە پێویستە هەبێ. ئاخر لە ڕاستیە ئێمە تا ئێستا نازانین
ڕۆڵی مێژوو چییە و نازانین چۆن مێژوو کاریگەری لەسەر بنیادی تاکە کەسەیە لەسەر کەسایەتی تا کەسەیە و لەسەر کۆی تێگەیشتنی تاکە کەسەیە بۆ مێژۆکەی تاوەکو بتوانێت لە ئایندا هەنگاوێکی ڕوونتر و جدیتر بنێ بۆیە باڵێن لە کۆمەڵگەی ئێمە ئەو قسەیە زۆر باوە کاڵێ ساڵ بە ساڵ خۆزگەم بەپار لە کاتێکا کە بابڵێن حقیقەت وایە کە تۆ کاتێک سوود لە دوێنە دووەرەگری ئەمڕۆ دەبێت باشتر بێ وەسبێنەشت بەبێ باشترین بێ بۆیە لە ڕاستیە ئێمە گرفتەکەمان لێرەیە ئێمە نازانین تا ئێستا چۆن مامەڵە لەگەڵ مێژوو خۆمان نابکەین و نازانین چۆن بیخوێنینەوە لەگەڵ ئەوەشان نازانین چۆن بینوسینەوە ئایا ئێمە چۆن مێژوو بکەین بە داینەمۆی بەگەڕخستنی هەنگاوەکانی داهاتوومان لە ڕاستیە ئەنفال یەکێکە لەو لایەنانی کە ئێمە ئەکرێ با بڵێن بیکەینە یەکێک لەو کایە گرنگانەی کە سوودی هەبێت هەم لە پەروەردەی تاک و هەم لە تێڕوانینی ئێمە بۆ داهاتوو لە دووسێ ڕۆوە باسەکەم لە یەکێکیان لەوەی کە مەسەلەن تۆ کاتێک کە ئەنفال وەکو خۆی بە میتۆدێکی زانستی و لە چوارچێوەیەکی پەروەردەیە ئەخەیتە ناو پرۆگرامی پەروەردە وای کەی بە بابەت بۆ تێگەیشتن لە خۆت لە ڕاستیە ئەمە جۆرێک لە بابڵێن ئەو لاوازی ئەمڕۆ لە ئینتیمای تاکەکانی کۆمەڵگە هەیە بەرامبەر بنەتەوەکەیان و بەخاکیان ئەوە دروست نابێ بەڵام کاتێک کە توی ئەو مێژە فرامۆشەکەی بە دڵنیایی هەمووی لاتەکەین بۆ ینی کەم نین ئەوانەی کە جۆمان لێیانە خۆزگە و ئەواتە خوازن بە هاتنەوەی بەعەز یاخود بەبوونی سەدام کە لە کاتێکا بچیتە ناو ژیانی یەک بەیەکی ئەو تاکانی کە ڕزگاربووی ئەنفالن یاخود کە سوکاریان ئەنفالە ئەو کاتە تێگەی کە ئەمانە لە چ تراژیدیا و وەکوڵە مەرگە ساتێک ڕزگاریان بووە لە چن هامەتێکە ژیانیان گوزاران و تا گەیشتون بە ئەمڕۆ بەڵام کە تۆ نای ئەمە بکەی بە زانین بە معریفە و جارێکی تربی دێتەوە بە تاکەکانە بە دڵنیایی ئەو تاکانە لە نەتەوەکەی خۆیان و لە خاکی خۆیان تەوەلابن و نەک پشتی لەکەن بەڵکو خۆزگە ئەخوازن بە ڕژێمێک کە کارەساتێکی ئاوە گەورەی بەسەر ئێمە هێناوە ئەمە دیوەکەی تریشی بریتێ لەوەی کە کاتێک تۆ ئەم خەڵکە توانیوێتی بەرگەی ئەم کارەساتە گەورەیە بگرێ تۆ توانی لە دوای ئەمە چی بۆ بکەیت و ئەتوانی چۆن ڕزگاریکەی لە لێکەوتەکانی چی بۆ بکەیت لە لێکەوتەکانی ئەم بابەتە لە ڕاستیە ئەوەی کە گرنگ ئەوەیە کە مەسەلەن جگەلەوەی کە پێویستە لە ڕووی دەرونی و لە ڕووی کۆمەڵایەتی و تەنانەت لە ڕووی ئابوووریەوە ئەبێ ئەمانە بە تایبەت باڵێن چاودێری بکرێن و مڕاعات بکرێن و ئاگایان لێیان بێ لەگەڵ ئەوە شار پێویستەکە کە با بڵێن هەمیشە ببنە وانە بۆ داهاتوو و ببنەوانە بۆ ئەوانی کە ئەمڕۆ لە ڕاستیە وڵات بەڕێوابن آخر ئێمە زۆر جاگلەیەکەین لە ڕژەمەکانی پێشتر لەسەر ئەساسیەوەی کە باڵێن کوردستانی وێران کردو وەکو باستان کرد نزیکەی 5,000 گوند مەسەلەن کاول کراوە ئایا ئێمە لە دوای کاولکردنی 5,000 گوند و لاچوون و دەربەدەرکردنی ئەو ڕژێمە ئێمە لە دوای ئەوە توانیمانە 3,000 ئاوادانکەینەوە پرسیارەکە لێرەیە بۆیە لە ڕاستیە هەمومان بەرپرسیارین لە تاکێکەوە بۆ بەرزترین کەس لە پلە و پۆستی ئەم هەرێمەیە پێویستەکە زۆر بەدڵسۆزانە بەدەر لە بەرژەوەندی تایبەتەکان و بەردەر لە دواکەوتنی بەرژەوەندی ئابووری و حیزبەکان پێویستەکە ئێمە بین چارەسەری ئەو دەردە کۆمەڵایەتی و ئابووری و دەرونیانە بکەین کە بەشی زۆری با بڵێن ئەو تاکانی کۆمەڵگای ئێمە کە لە ئەنجامی کیمیاباران و ئەنفال و کۆمەڵێک لەو کارساتانێک کە بەسەر کۆمەڵگای ئێمە هاتووە لەوانی کە با بڵێن لە خێزانەکانیانە شەهید هەیە گیرا و هەیە بێسەر و شوێن هەیە هەموو ئەمانە پێویستەکاتۆ ئاگار لیان بێ کارێک بکەی کە زیاتر ئینتیمایان بۆ خاک و بۆ دەسەڵات و بۆ خەڵکەکەی خۆیان هەبێ نەک کارێ بکەی ئەسڵەن پەشیمان لەوەی کە مەسەلەن یەکێک ینی بەڕاستی کارەساتە جۆر لێبێ یەکێک پەشیمانە لەوەی پێشمەرگایەتی کردبێ لەوەی کە مەسەلەن شەهیدی هەبێ لەوەی کە گیرا بێ لەسەر ئەم خەڵکە لەسەر ئەم خاکە ئێستا پەشیمان بێ لەوەی کە کردوێتی بەڕاستی ئەمە ینی پێویستەکان ئێمە جارێکی تر بەوردی و بەوریایی مامەڵە لەگەڵ ئەم دۆخە بکەین و هەوڵ بین ئەوەی کە تا ئێستا بیرمان لێ نەکردوتەوە هەنگاومان بۆ نەناوە نەمان کردووە لە داهاتوە هەنگاوی بۆ باشە دکتۆر بۆ ناونراوە ئەنفال مەبەست لە ناونانی ئەنفال بۆ ئەم کارەساتە درەنجانەیە و قێزەونە چییە کە دەرهەق بەگەلی کورد کراوە و تا چەند پرسیارەکەم بە شێوازێکی تر بکەم سوود لە دین وەرگیراوە بۆ ئەنجامدانی ئەم تاوانە
لە ڕاستیە بەعسیزم کاتێک کە سەر هەڵەیە با بڵێن بە کۆمەڵێک دیدگای تایبەتەوە سەر هەڵەیە پێش لەوە قسە بکەم بەعسیزم وەکو هەر ئایدۆلۆژیایەکی ناسیۆنالیستی تر لە ناو نیشتیمانی عەرەبیەوە یەتە دەرەوە کتێکی بەندێک ئەندەرسن هەیە باز لەوە کە ئەڵێ مامەڵەکردنمان لەگەڵ ناسیۆنالیزم پێویستە وەکو مامەڵەکردن نەبێت لەگەڵ ئایدۆلۆژیایەکە کە باز لە لیبرالیزمەکەی باز لە مارکسیزمەکەی نەخێر ئەڵێ بە کاتێک ئێمە باز لە ناسیۆنالیزمەکەین ئەبێ ئەو مامەڵەیە لەگەڵ ناسیۆنالیزما بکەین کە لەگەڵ دینە هەمانە چونکە زۆر ناسیۆنالیزم هەوڵەیە ڕەمزی پیرۆزی هەبێ قەدەغەکرا و حرامکراوەکانی هەبێ مەسەلەن کۆمەڵێک لەو شتانەی هەبێ ئەم با بڵێن تێگەیشتن و با بڵێن ئاماژەیە لە ڕاستیە لە ناو بەعسیزمە زۆر بەڕوونی دیارە لە چیەوە دیارە ئەوە با بڵێن من باز بەسەر ئەو خاڵەیە ئەدەم کە لێکچوونی نێوان بەعسیزم و لاساییکردنەوەی نازیزم و فاشیزم چەندێکە و لە چۆ یەکەگرنەوە یەمە سەر ئەو لایەنەی کە مەسەلەن چۆن بەعسیزم هەوڵەیە خۆی وەکو دینێک پێناسە بکە بۆیە با بڵێن چۆن لە دینی ئیسلام ئاڵێ ئامنت بالله ربا وبالإسلام دينا ئەوان ئەڵێن ئامنت بالبعث ربا وبالعروبة دينا يعني بڕوان بەوە هەیە کە با بڵێن بەعث وەکو خۆیەک و عروبەتیش وەکو دینە گوایە و ئەبێ بپەرسترێن ئەمە یەکێکە لەو لایەنانە بۆیە کاتێک عەفلەق مش العەفلەق کە یەک با بڵێن ڕەکیزەی سەرەکی بیری بەعسیزمە بەڵێ کۆمەڵە قۆناغی دیاری کردووە بۆ ناسیۆنالیزمی عەرەبی کە یەکەمیان باز لە خۆشەویستیە باز لەوە کاکە ئەبێ خۆشەویستیەکمان هەبێ بۆ عەرەب کە هیچ پرسیارێک ناکالەوەی کە بۆچی ئەم کارە ئاوا ئەنجامەیە و هیچ ڕخنەیەک ناگرێتەوەی کە بۆچی وا ڕوویداوە و کارەکان ئەنجامەیە و بە هیچ شێوەیەک بەدوایە ناچێت کە ئایا هەڵە بۆیان ڕاست بووە بۆ لەبەرەوەی خۆشەویستیەکەوێ کە تاکەکان چۆرکاوە بە هیچ شێوەیەک پرسیار لەوە نەکەن کە چی باشە و چی خراپە بۆیە بەشێکی زۆر لە ناسیۆنالیستانی عەرەب کاتێک کە مامەڵە لەگەڵ نەتەوەکانی غێری خۆیان ناکەن زۆر بە وەکوڵێ نامرۆڤانە و تا ڕادەیەکی زۆر دڕندانە مامەڵەیان کردووە ئەمە ئەو دڕندانە مامەڵەکردن لە ڕاستی هەر لەگەڵ ئێمە لەگەڵ کوردانە بووە لەگەڵ نەتەوەکانی تریشا لەگەڵ ئەمازیغیەکانە لەگەڵ مندایەکانە لەگەڵ کۆمەڵێک با بڵێن ئەو گروپانی ترکە با بڵێن چوارچەوەی ئەوەی کە پێوترێ نیشتیمانی عەرەبی وجودیان هەیە ڕوبەڕووی بە جۆرێ لە جۆرەکان ڕوبەڕووی ئەم لاوازکردن و توانەوە لە ناوبردنە بوونەتەوە خاڵێکی تر لەوانە باز لەوەکە کە پێویستی ینی پێویستە با بڵێن ناسیۆنالیزمی عەرەبی یاخود بیر و باوەڕی نەتەوەی عەرەبی بە تەواوی ببێ بە ئیمان هەروەکو لە شعرەکە شاوتم کە بە تەواوی بووە بە دروشمیان لەسەر زمانیان خاڵێکی تر لەوانە کە باز لە الرسالة الخالداکەن پەیامی نەمر کاتێک کە کتێبی فی سەبیل البەعث میشل عەفلەق خوێنیتەوە لە ڕاستیە هیچ جیاوازیەکی نییە لەگەڵ ڕیسالەی ئیسلامی و کاتێک کە قساکە زۆر جار پەیامی خالید و پەیامی ئیسلامیەکە بە یەک شت وەکو یەک بابەت سەیرانەکە و کاتێکیش کە پێیان وایە نەتەوەی عەرەب لەسەر و هەموو نەتەوەکانەوەیە زۆر بە ئاسایی پێویستەکە هەموو نەتەوەکانی تر لە خزمەتی ئەوە بن و بتوانن خزمەتی نەتەوەی عەرەب بکەن بۆ لەبەرەوەی خاوەنی ڕسالەیەکی خالیدا کە زۆر جار وەکو وتم ئەیکا بە ڕیسالەی ئیسلامی و زۆر جاریش با بڵێن وەکو ڕیسالەی بەعسی باسی لەواکە لەگەڵ ئەمانەیە کاتێک کە باس لە عەقڵیەتی شۆڕژگێڕیەکە عەقڵیەتی شۆڕژگێڕی لە تێڕوانینی فکری بەعسیەوە بریتیە لە ناوبردنی هەر هێز و بربەستێک کە با بڵێن ڕێگریەکە لە پەرستاندنی نەتەوەی عەرەب بۆیە ئەوان پیان وایە ئەو کەمینانەی کە لە ناو کە ئەوان ناوێنن کەمینە ئەو نەتەوانی کە لە نیشتیمانی عەرەبی و لە چوارچێوەی دەوڵەتە عەرەبیەکانە وجودیان هەیە ئەمانە وەکو خاڵی لاوازی نەتەوەی عەرەبیوان کە هەمیشە لە ئایدیایەکی خۆیانە پیان وایە کە ئەمانە لەلایەن هێزە داگیرکەرەکان و دوژمنانی عەرەبەوە بەکارهێنرێن بۆ دروستکردنی ئاژاوەی ناوخۆی و کلێنی ناوخۆی بۆیە با بڵێن هەموو ئەمانە ئەکەنە بیان و بۆی کارەکانیان بکەن و تێکەڵیان لەگەڵ با بڵێن خۆبەستنەوەیان بە دینی ئیسلامەوە وەکەوەی کە ئەوان نوێنەرایەتی ڕیسالەکەیان نوێنەرایەتی ڕیسالەی ئیسلامیەکە ئەمە وای لێ کردوون کە بۆ شەرعاندنی کارەکانیان هاتوون پرۆسەی لە ناوبردنی کورد و قڕکردنی کوردیان بە ئەنفال ناوناوەکو شەرعێت پێدان بۆ کارەکانی خۆیان کاتێک کە ئەنفال لە بەرامبەر خەڵکانێکی کافری بێ بڕوای جەنگاوەر یاواتە ئەوانەی کە ڕوبەڕووی
دینی ئیسلامیە بنەوە ئەبێ بە سەرانە جێبەجێکرێن نەک ئەوانەی کە خۆیان موسڵمانن مزگەوتەکانیان کاول کرا مەسەلەن قورئانەکانیان سووتێنرا خەڵکە دیندار و نەشکەرەکان خرایە ژێر خاکەوە لە ڕاستیە هاتوون ئەنفالیان بەسەر ئەمە سەپاندەوە بەڵام ئەمە لێرە بەڕاستی تێبینیەک بڵم کە بەداخەوە زۆر جار لە ناوەندی ڕۆشنبیری و ئەکادیمیشە ئەی خوێنینەوە جۆمان لێبێ ئەوەیەکە ناکرێ ئێمە بچینە ئەو چوارچەوەی مادام نخبەیەکی ناسیۆنالیستی عەرەبی بڕوای بەوەیە کە قڕکردنی نەتەوەکانی تر کارێکی شەرعی و ڕێگە پێدراوە و پرسیار لە مرۆڤبوون و نامرۆڤبوونی ناکرێ ئێمە بین کۆی خەڵکی عەرەب بخێنە ئەو چوارچەوەیەوە کە دژایەتی کوردیان کردووە بە هەمان نەفەس ئێمەش ڕوبەڕوویان بینەوە چونکە بەڕاستی ئەبێت جیاوازی بکەیت لە نێوان نخبەی سیاسی دەسەڵاتداری وەکوڵێ دڵڕەقی خاوەنکاری نامرۆڤانە لەگەڵ کۆی خەڵکی عەرەب کە بەڕاستی ئەوانش خەڵکی باشیانتیایەوە کۆمەڵێکیانتیایە کە حەزیان بەمە نەکردووە مرۆڤانە بیرەکەنەوە. دکتۆر پرۆسەی ئەنفال ڕوویە و نزیکەی 180,000 کوردی بێتاوان ئەنفال کران و ڕژێمی بەعسیش ڕووخێنرا و نزیکەی 22 ساڵە ئێمە ئازادین لەو ڕژێمە. ئێستا هەنگاوەکان هەنگاوی با بڵێم بە جیهان بوونی ئەم کەیسە بە نێودەوڵەتی بوونی ئەم کەیسە ئێستا گەیشتوونەتەکوێ ئایا هەوڵ هەیە چکە بەڕاستیەمەکێکە لەو بابەتانەی کە هەر تاکێکی کورد بە تایبەتیش کە سوکاری ئەنفال کراوان حەز ئەکەن کە بزانن بۆ نمونە چی ئەکرێت لە دوای ئەمانەوە لە دوای 37 ساڵ لەم کارەساتە و لەم جینۆسایدەوە ئێستای تر هەنگاوەکان بەرەو کوێڕەوە ئایا ئەکرێت ئێمە هەر لە ڕۆژی چواردەی چوارە ئێمە ئەم بابەتە جارێکی تر گفتوگۆی لەسەر بکەینەوە و برینی کە سوکاری ئەنفال کراوان ئێمە جارێکی تر ساڕێژکەینەوە یا خۆت بڵێم چۆن ئەکرێت مامەڵە لەگەڵ ئەم کەیسا بکرێت لە دوای 37 ساڵ. لە ڕاستیە لە گرنگترین هەنگاوە بریتە لەوەی کە چۆن هەوڵ بین هەناردەی ئەم ڕووداوە بکەین بۆ دەرەوەی خۆمان تاوەکو وەکو خۆی بەو مەرگەسات و با بڵێن دیمەنە تراژیدیانی کە هەیە بیگوازینەوە بە دەرەوەی خۆمان لە ڕاستیە تەنها وێنە ناتوانێت میشە بکە و تەنها نووسینی چەند وتارێک ناتوانێت ئەم میشە بکە. یەکێک لە لایەنە گرنگەکان ئەوەیە کە با بڵێن بۆ ئەوەی بتوانین بە باشترین شێوە هەناردەی بکەین ئەبێت بە باشترین شێوە بیخێنە ناو پەروەردەی تاکەکانی خۆمانەوە. سەیری بۆ نمونە تاکی با بڵێن جوولەکە بکە کە چۆن هاتوون لە ناو پەروەردەی خۆیانە هۆڵۆکۆستیان بەرەم هێناوەتەوە جارێکی تر. ئێمە چیمان کردووە لەسەر ئەمە؟ ئێمە لە ڕاستیە ئەوەنەی دەربەستی ئەوەین کە چۆن سەرقاڵیکەین و ئینتیمای بۆ دروستکەین بە ناوچەیەکی دیاریکرا و بە خێڵێکی دیاریکرا و بە حیزبێکی دیاریکرا و ئەوەنە سەرقاڵ نین لە ناو پەروەردەی خۆمانە ینی بڕۆن سەیری لەگەڵ ڕێزمە کتێبە پەروەردەیەکانی خۆناغەکانی سەرەتایی و ناوەندی و دواناوەندیکەن بنەڕەتی بکەن. تەنانەت زۆر جار لە زانکۆکانی شاوەکو پێویست ئاوڕێ لە نادرێتەوە بۆیە ئێمە چۆن بتوانین ئەمە بکەینە بابەتێکی سەرەکی پەروەردەی تاکەکان لەگەڵ ئەمەشا چەندێک توانیمانە ئێمە وەکو چەندین بەرهەمی فیلم و دیکۆمنتاری بە زمانە جیاوازەکان لێ بەرهەم بهێنین و بینێرینە دەرەوەی خۆمان بەڕاستی ئەجا چەندێک توانیمانە با بڵێن ئەمە لە ئاستا یاسایی و سیاسەکەیە بگەێنینە هەموو دنیا و هەموو نەتەوەکانی دنیا لە ڕاستیە هەموو ئەمانە کاری گرنگن بۆ ئەوەی کە ئێمە بتوانین بخێنە چوارچێوەیەکی نێودەوڵەتیەوە و لەو چوارچێوە لۆکاڵی کە تا ئێستا شتایەتی ڕزگاری بکەین. ئەمە بە تێڕوانینی من گەورەترین خزمەتە هەم بە بەشداربوانی ئەنفال کە کارەساتەکان بەسەرا هاتووە هەم بۆ نەتەوەی کورد خۆی و هەم بۆ داهاتووی دەسەڵاتی سیاسی لە کوردستان. بۆیە لە ڕاستیە ئێمە چەندێک بتوانین هەناردەیکەینە دەرەوە لە چوارچێوە فۆرمی خۆیان پێشکەشی بکەین لە ڕاستیە ئەوە گرنگە. ژمارە گرنگ نییە بەقدر ئەوەی کە چۆن حەقیقەتی ڕووداوەکە پێشکەشەکەین. دکتۆر لە تاوانی ئەنفالە لە جینۆسایدی ئەنفالە بەعز ئەوەندەی کە مەبەستی لە ناوبردن و هێشتنەوەی ئەم زام و برینە بووە بۆ هاتایە ئەوەندە مەبەستی کوشتنی کەسەکان نەبووە. ئەگەر مەبەستی کوشتنی کەسەکان بێت ڕێگای کوشتن زۆر زۆرە بۆ تاوانبنی ئەنفالی هەڵبژاردووە بۆ لە ناوبردنی میلەتی کورد. وەکوتم بەعسیزم لەبەرەوەی کە پێی وایە نوێنەری ڕاستەقینەی نەتەوەی عەرەبە
و پێی وایە پارێزەری شوناسی عەرەبی و خاکی عەرەبیە بۆیە خۆی ناو نابوو وەکۆڵێ پارێزگاری دەرگای ڕۆژهەڵاتی نیشتیمانی عەرەبی باشە ئەمە لایەنێکێتی وەکو ئایدۆلۆجیا بەڵام من هەمیشە و قسەیەشەکەم لە ڕاستیە مێژووی حیزبی بەعس لە عێراقا دوو قۆناغە قۆناغێک کە حیزبی بەعس وجودی هەیە پێش هاتنی سەدام حوسێن قۆناغێکیش دوای هاتنی سەدام حوسێنە کە بە هاتنی سەدام حوسێن لە ڕاستیە هیچ شتێک لە عێراقا وجودی نامێنێ بە ناوی حیزب تەنها دیکۆرن هەموو بابەتەکان لە چوارچێوەی وجودی سەدام حوسێنایە بۆیە بە هاتنی سەدام حوسێن تا ڕادەیەک بارودۆخەکە تونتر و قورستر بوو چونکە سەدام تەنها کێشەیەوە نەبوو چۆن عەرەب بپارێزێ کێشەیەوە بوو چۆن خۆی بپارێزێ بۆیە فەرقی نێوان سوننە و شیعە و کوردی نەکردووە فەرقیەوەی نەکردووە خزمێتی یان دوژمنێتی مادام دژایەتی ئەو سیستمە سیاسی کردووە کە سەدام نوێنەرایەتیەکەوە کە خۆی بە سەرکردەی عروبە ناساندووە لە دنیایەوە پێی وابوو لە هەموو سەرکردەکان ئەحقێتی زیاترە بۆی کە سەرۆکی هەموو عەرەب بێ لە ڕاستیان نەکرد تەنها هی عەرەب ئەمە بەشێکی بریتیە لەوەی کە خواستی دیکتاتۆری و تۆتالیتاری لە ناو عێراقا سەر هەڵەیاوە پەنا باتە بەر لێدان و توانەوەی هەموو ئەوانەی کە دژایەتی دەسەڵاتی سەدام حوسێن و بەعسەکەن لە عێراقا بۆیە لە ڕاستیە پێم وانییە بەو شێوەیە بێ کە بڵێن بۆ ئەوە بووە کە تاوانەکە بهێڵێتەوە نە ئەوەی کە مستەقبەلی و استراتیجی بووە لە دیدی سەدام و بەعسا بریتی بوو لە نەهێشتنی نەتەوەیەک لەسەر نەخشەی جیهان کە ئەو پێی وایە مەترسیە بۆ سەر خواست و ئاواتەکانی لە داهاتوو یعنی بابەتەکە بۆ هێشتنەوەی ئازار و مێنەتەکە نییە بەقەدەرەوەی بۆ سڕینەوەیە و بۆ نەهێشتنی نەتەوەیەکە بە ناوی کورد و سڕینەوەی خاک و جوگرافیایەکە بە ناوی کوردستان. دکتۆرە مێ بزانم سیمینارێکی بەڕێستان چ شتێکی تیا ئەبێت و گوێگران چ شتێک لەباری ئەنفالەوە با بڵێم بابەتێکی نوێیان گوێ لێ ئەبێت چکە بەڕاستی بابەتەکانی ئەنفال زۆرن و وەکو ئاماژەم پێکرد بە هەزاران چیرۆکی تراژیدیان و ساڵانەش بە بەردەوامی کتێب و سیمینار و چەندین کۆڕ و چەندین بابەتی جیاواز بۆ بابەتی ئەنفال بە شێوەیەکی گشتی ئاماژەی پێکرێت و گفتوگۆی لەسەرەکرێ بابەتەکەی بەڕێستان زیاتر لە چ لایەنێکی ئەنفالەوە خۆی چڕ کردوێتەوە ڕاستەکەی خۆی پانێڵەکە چوار کەس تیا بەشدارە کە هەر بە ڕێزێکیان لە با بڵێن کۆی پانێڵەکە باس لە گوتاری ئەنفالە ئایا ئەنفال خاوەنی چ خیتابێکە و ئەم گوتاری ئەنفالە ڕەهەندە مێژووەکەی لە کۆوە هاتووە لە ڕاستیا لەگەڵ سێ بە ڕێزیترا هەم لە ڕووی فەلسەفی و فکری و مێژووی و با بڵێن یاساییەوە قسەی لەسەرەکرێ و تەنانەت لە ڕووی دینیەوە قسەی لەسەرەکرێ من لەناو ئەوانە باس لەواکەم کە چۆن سۆسیال ناسیۆنالیزمی بەعس کاریگەری لەسەر دروستکردنی ئەنفال هەبووە لە عێراقا و لەوێەوە ئەچمە ناو بابەتەکە کە فکری بەعس و ئایدۆلۆجیای بەعس ئەو ڕیشانە چین کە وەکوڵێ ئاراستەی کرد بۆی پرۆسەیەک ئەنجام باوەکوان ئەمە پەیامێک بێ بۆ ئەوەی کە بە جیهان بڵێن کە ئەم کارە سات و ئەم جینۆسایدا ئیتر ئەبێت با بڵێم کە بەسەر کووردا هاتووە وانەیەک بێت دەرسێک بێت بۆ دەسەڵاتدارانی وڵاتانی زلهێزی دنیا کە ئەمەوانەیە کە بۆ ئەوان کە ئەم کارە ساتە ئەمێنێتەوە و مێژوش وەکوڵێن هیچ کاتە ڕەحمیان پێ ناکات. بە دڵنیایی هیچ با بڵێن لەم ڕۆی سەدەی 21 دنیاە لە ڕاستیات سڕینەوەی نەتەوەکان کارێکی ئەستەمە وەکو قۆناغەکانی پێشتری مێژوو نییە کە هیچ وەسایلێکی ڕیکۆرد و وێنەگرتن و مەسەلەن ڤیددیۆیی نەبوو بۆ تۆمارکردنی مێژووی خەڵک بەو شێوەیە بۆیە ئاسانتر سڕینەوە نەتەوەکان ئەنجام درراوە ئەمڕۆ بەرامبەرەکان چەند بەهێز بن چەند خاوەنی تەکنەلۆجیا و تانک و تۆپ و وەسائل بن ناتوانن بە ئاسانی نەتەوەکان بسڕنەوە بۆیە ئەگەر چی کورد کارەساتی ئاوا گەورە و دەیان کارەساتی ئاوا گەوری بەسەر هاتووە بەڵام ئەمڕۆ تا لەسەر پێی خۆیەتی و هەوڵەیە بەرگری لە مانەوەی خۆی بکاوە بمێنێتەوە. دەستخۆش سپاس بۆ بەڕێز پرۆفێسۆر دکتۆر هیوا عەزیز مامۆستای زانکۆ مامۆستاگیان دووبارە بەخێر هاتی و سپاس بۆ بەڕێز. زۆر بەخێر بێمە.